ئێرە جهێ پێشەوەرابی ئەو پێشەسازی ئۆتۆمبیلا گەلە خەڵک لێرە کارت کرد بەس جهێ کارێ وان یە گونجاو نەبوویە مناسب نەبی بوو ئەو شۆلێک و تێدا دکەن بەروێ بڕیار هاتە دانک و جهێکی دیە پیشەسازی بێتە ئامادەکردن و خۆشحاڵی و بێگاوێ ئەو پیشەوەر لە جهێ نوێ بەردەوامن لە کارێ خۆدا و ئەف پارکەش لێرە هاتی ئامادەکردن بۆ خەڵکێ تایبەت بێ تاخا باژێرە دهۆکێ کو gelek karê xizmetguzariyê tê da hatiye amadekirin. Li rûyê tenduristiyê ve ez bawer dikim ku xelkek dê mifayilê bînît, li rûyê werzişî ve cihêt hatiye destnîşankirin heta bû zaroka hindek cihêt hatiye destnîşankirin ku pêçê bin lêre rojê xwe wextê xwe tê da biborînin.